چواردە ساڵ بەسەر شەهیدکردنی هەردی فاروق کۆتا شەهیدی خۆپشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 تێدەپەڕێت. دوای 14 ساڵ کە سوکار و بنەماڵەی شەهیدان و چالاکان لەسەر گەڵکۆی شەهید هەردی لە سلێمانی مەراسیمێکیان ساز کرد و باوکی دەڵێت هیچ کات سازش لە خوێنی شەهیدەکانمان و داواکاریەکانمان ناکەین. بەڕێزان ئەمڕۆ 14 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو قەتڵ و عامەی دەسەڵاتی بەناو کوردیە کە ئەنجامی داو لە ئەنجامی ئەو کارە ترسنەوەکانەی بەناو دەسەڵاتی کوردیە حەو شەهید و 500 برینداری لەکەوتەوە. بەڕێزان ئەم دەسەڵاتە ملهوڕە بەناو کوردیە دوای 14 ساڵ لەو مەرگە ساتانی بەسەر ئێمەی کە سوکاری شەهیدانیا هێنا هیچ چاکسازیەکی نەکرد و هیچ تاوانبارێک نەدرا بە دادگاکان. بەڕێزان ئەم دەسەڵاتە بۆ ماوەی 34 ساڵە بەهێزی چەک و بەپاری دزراوی ئەم وڵاتە حکم ئەکا و هیچ کارێکی چاکیان نەکردووە و بۆمانەوەی خۆیان لەسەر عەرشەکانیان ئامادەن کوردستان هەمووی قەتڵ و عامکەن و خەڵکەکەشی برسیکەن. لە حەڤەی شوباتی 2011 حەوت هاوڵاتی بە تەقەی هێزانمنیەکان شەهید بوون و 280 کەسیش بریندار بوون و چەندین کەسی دیکە دەستگیر کران و ئازاردراون و سوکاتیان پێکرا بێ ئەوە یاسا و دادگا و داواکاری گشتی هیچ کام لە بکەرانی پشتی ئەم ڕووداوانە سزا بدەن. دەسەڵات دەڵێن ئێمە باش ئەزانین کە هیچ ئامانجێکی حەڤەی شوبات نهاتوەتە دی، بەڵام ئەوە بێهیوامان ناکە سەبرمان درێژە و زۆر بە تەحەمولین. پێمان وایە کوردەواری وتەنی قەرز کۆنە بێ بەزبوون نابێ، هەمووەم خوێنانە هەمووەم زوڵمانە قەرزن لە ئەستۆی دەسەڵاتی کوردیا ڕۆژێ بێ هەروەریان نەگرینەوە. نەفەسمان زۆر درێژە زۆر بەردەوامین هیچمان لەبیر نەچۆ و هەموو ڕۆژێکمان لە هەموو کەساتێک لە بیری ئەو ڕۆژانەیان کە قوربانیمانیاوە ئەو ستەمان لەبەر چاوە کە بەرامبەر خەڵکی بەرامبەر خۆپیشاندانی حەڤەی شوبات وەرامبەر هەموو ناڕەزایەتیەکانی تروە بەرامبەر کۆی خەڵکی کوردستان کراوە. کۆمەڵێک شەهیدمان هەیە، کۆمەڵێک برینارمان هەیە کە زیاتر لە 280 برینار هەیە و زیاتر لە 800 کەیسی دەستگیرکراو هەیە. لە نێویانە نزیکی 220 ڕۆژنامە نووس دەستگیرکراون کە یەکێک لەوانە من خۆم بووم لەو سەردەمایە دەستگیرکرام و لێمان درراوە و ئەم کەیسانە هەر هەمووی لە محکەمە داخراوە. ئەگەر چی ئەم کەیسانە لە دادگاکانی کوردستان داخراوە لەبەروی ئێمە دادگاکان بە دادگایەکی حیزبیە زانین، بە دادگایەکی ناسەروەرە زانین، لە دڵی ئێمەیە، لە دڵی ئازادی خوازانە، لە دڵی میدیاکارانە ئەم کەیسانە بە ناداخراو ئەزانین و لای ئێمە بۆ هەمیشە ئەم کەیسانە کراوەیە هەتا ڕۆژێ لە ڕۆژان هەرێمی کوردستان ئەبێ بە هەرێمێکی دامەزاو، ئەبێ بە هەرێمێکی سیستماتیک و دەسەڵات و حکومەت لە دەسەڵاتی حیزبی جیاکرێتەوە. کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات دەڵێن ئەو بەروارە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی دەسەڵاتی کوردیەوە و هیچ کات لێیان خۆش نابین. هەر کاتێک دەسەڵاتێکی دادپەروەر و دامەزراوەی دادوەری دادپەروەر هەبێت پێویستە بەکەرانی پشتی ئەم ڕووداوانە سزا بدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.